الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، خوا جەل جەلالوه لە قورئانی پیرۆزە زۆر داستانی موسا عەلەیه السەلامی بۆ باس کردوین. تەنانەت ئیمامی زەرقانی ئەفەرمێ کاد القورئان أن يكون موسويا. لە قورئانی پیرۆزە ئەوەندە باسی موسا عەلەیه السەلام کراوە خەریب و قورئان موسەوی بێ، هەر هەمووی باسی موسا بێ عەلەیه السەلام. لە چەندین سوورەتە بە درێژی باسی چیرۆک و داستانەکانی موسا عەلەیه السەلام لەگەڵ بەنو ئیسرائیلا کراوە. هۆکارەکەشی ئەوەیە کە بەنو ئیسرائیل قەومێکی زۆر ڕق و وشک تێنەگەیشتوو کە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام بەدەستیانەوە ماندوو بوون و زۆرێک لە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام بەدەستیانەوە کوژراون. یەکێک لەو داستانانەی کە ڕەب العالەمین لە قورئانی پیرۆزە بۆمان باس ئەکا بریتیە لە داستانی سامیری. سامیری یەکێکە لە شوێنکەوتەکانی موسا بە نیفاق و درۆ. ئەوە بوو کاتێک کە بە چاوی خۆیان بەنو ئیسرائیل بینیان کە خوای گەورە چۆن نەجاتیدان لە فرعون خنکە لەناو ئاوە. ئەتباعەکانی بە چاوی خۆیان بینیان کە ئەم دەریا گەورەیە چۆن دوولەت بوو، ئەمان بەناو ئەم دەریایە ڕۆشتن و کافران بە دوایانە و ئەهلی فرعون هەر هەمویان فەوتان. کاتێک هەر ئەم تۆزێک لەمان دوور کەوتنەوە، خوا ئەمری پێکردن کە بەرەو فەلەستین بڕۆن. کاتێک کە بەڕێ ئەکەوتن لە شام قەومێکیان بینی قەومەکە خەریکی بتپەرستی بوون. ڕوویان کردە موسا وتیان ئیجعل لەنا ئیلاهەن کەما لەهم ئالیهە. خوایەکیش بۆ ئێمە دانە بە ئێمە پەرستنی بکەین چۆن ئەمانە خوای زۆریان هەیە و عیبادەتیەکەن، بە ئێمەش دانەیەکمان هەبێ. ئەڵێ ئەلێرە سامیری هەستی کرد بەوەی کە ئەم قەومە دڵ و دەرونیان زۆر زەعیف و لاوازە بۆ بتپەرستی. موسا عەلەیه السەلام مەوعیدێکی وەرگرت لەگەڵ ڕەب العالەمینە کە خۆی و قەومەکەی بچن بە دیداری خوا شاد بن. بەڵام حەنینی ئەوەی زوو بکاتە خوا و زوو ملاقاتی خوا بکە، هەر زوو خۆی کەوتە ڕێ قەومەکەی خۆی بەجێهێشت. کە قەومەکەی بەجێهێشت سامیری شتێکی قۆستەوە. ئەمانە مەلائیکەیان بە چاوی سەری خۆیان بینی، مەلائیکەیان بە چاوی سەری خۆیان بینی کاتێک ئاهاتە خوارەوە بۆ لێدانی قەومی فرعون. جوبرائیلیان عەلەیه السەلام بینی. سامیری یەکێک بوو لەو کەسانەی فەقەبەضت قەبضەة من ئەثەر الرەسوول. جێپێی ئەو ئاژەڵەی کە جوبرائیلی عەلەیه السەلام لەسەر بوو، جێپێکانی لەکوێدا ئەنا خۆڵەکەی هەڵئەگرتەوە. لە ڕیوایەتی بەنو ئیسرائیلە هاتووە کە ئەڵێ لەکوێ جێپێیدا ئەنا سەوز ئەبوو، زانی کە حەیات لەویایە ئەم خۆڵەی هەڵگرتەوە. طبعاً معجزە لە دەستی ئەنبیا معجزەیە بکەوێتە دەستی خەڵکی تر هیچ نابێ. بەنمونە عەسای موسا عەلەیه السەلام لە دەستی موسا عەلەیه السەلام بریتیە لەم معجزە و ئەم ئیعجازە گەورە ڕوئەدا. بەڵام کەسێکی تر هەمان عەسا بگرێ بەدەستیەوە، خوای گەورە ئەوەی پێ عەتا ناکە. دواتر ڕووی کردە خەڵکەکە و کە موسایتیان نەما و هاڕون کەسێکی زۆر نەرم و لەسەر خۆ بوو، هات ئەم خۆڵەی هێنا وتی ئەم خۆڵە فەقەبەضت قەبضەة من ئەثەر الرەسوول. ئەمە جێپێی وڵاغەکەی جوبرائیل عەلەیه السەلام، ئەمە بەرەکەتێکی زۆر گەورەیە. هات هەرچی ئاڵتونیان هەبوو هەمویان کۆ کردەوە. طبعا بەنو ئیسرائیل ئافرەتەکانیان پێش ئەوەی کە دەرچن بۆەوەی هەستیان پێ نەکرێت کە ڕائەکەن، چوونە لای خێزانەکانی فەراعینەکان بەنو فرعون، داوای ئەویان لێکردن کە هەندێک شتیان بە خوازراوی بدەنێت چونکە ڕۆژی جەژنیانە لەبەری ئەکەن. ئەم ئاڵتونانە مابوون، موسا عەلەیه السەلام هێشتا بڕاری لەسەر نەدا بۆ چی لێ بکەن، هەمویان کۆ کردەوە. ئەویش توانیەوە هەندێک لەم خۆڵەشی پیا کرد، هێنای لە شوێنەکە داینا بە شێوازی گوێرەکەیەک بۆی دانان، وتی ئەمە خواکەی ئێوەیە. موسا لە یادی کردووە. ئیمامی ڕازی ئەفەرمێ سامیری کەسێکی زۆر فەنان بوو، بە شێوازێکی زۆر سەیر و بە سیرکردنی هەوا. هات بە شێوازێ
ئەم گوێرەکەی دانا کە لە پشتیەوە لە کۆمیەوە هەوا ئەچۆناوە لە دەمیەوە هاوارێکی گەورە خوارێکی گەورە دەرئەچوو دەنگێکی گەورە هەمویان وایان ئەزانی کە ئەمە خوایە دەستیان کرد بە عەبدایەتی ئەمە هارون عەلەیهی سەلام زۆر هاواری لێکردن مەکەن ئەمە کارێکی هەڵەیە خەریک بوو هارونیش بکوژن بێدەنگەی لێکرد موسى عليه السلام رب العالمين بيود وما أعجلك عن قومك يا موسى بو بلت كر بيش قومك هاتي فرموي عجلت إليك ربي لترضى بويا بلم كردو هاتم بوي توم لي راضي بأي خوايا ببلا هاتم برولايتو رب العالمين فرمويتو نازاني لدوايتو قومك تشيان لي هاتو وسامري شون قم راي كردون موسى عليه السلام ببلا قرايا وهاتوا كسيري كرد ئەم قەومەیکە ئەم هەموو ماندوو بووە لەگەڵیانە بە چاوی خۆیان بینیویانە خوا زاڵمێکی وەکو فیرعەونی بەسەرەوە لابردوون و ئێستا عەبدایەتی گوێرەکەی ئەکرد ئەو ئەلواحانەی کە بەدەستیەوە بوو کە هەموو پەیامی خۆیان تیا بوو دیارە هەندێک لە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام وەحی نووسراویان بۆ هاتووە موسى عەلەیهی سەلام یەکێکە لەوانە ئەلواحەکانی خستە سەر زەوی و ڕای کرد سەر و ڕیشی برای خۆی گرت هارون بۆ ئەمەت کرد بۆ ڕێت لێ نەگرتن فەرمووی ئەوەی پێم کراوە کردومە ترسام لەوەی بڵێ تەفرەقەت لە نێوان بەنو ئیسرائیلا دروست کردو ئەگە نابوونە دوو بەژە بۆیە یەکترمان بکوشتە دوای ئەمە بڕیارێکی دا بۆ سامری ئەگەر سامری بکوشتایە سامری یەکجار ئەبوو بە خوای ئەمانە بڕیارەکەی ئەمە بۆ سامری نەکەس دەست لە تۆ ئەدا نەتۆ دەست لە کەس ئەدەی هەندێکە فەرمون دوعای موسا بۆ عەلەیهی سەلام تووشی دەردێکی وها هات نەکەس دەستی لێ ئەدا نە ئەو دەستی لە کەس ئەدا هەر ڕایە کرد وەکو شێت و مەجنووی لێ هات و هەموو ئەو شتانەی کە کردویان بەخوا کۆی کردەوە سووتانی و فڕیدایە ناو دەریاوە رب العالمین عقوبەیەکی زۆر قورسی بەنو ئیسرائیلیدا کە یەکتر لە بین یەکترا بکوژنەوە قلتێکی کەمیان دەرچوون ئەو قلەتە کەمەی کە دەرچوون خوای گەورە خستێن ناو تەیهی بەنو ئیسرائیلەوە 40 ساڵ لە شوێنێکی وەکو هەڵەبجەیە شەو ڕۆژ بە پێ ئەڕۆشتن لەم شوێنە دەرنەئەچوون خوا ئەم عقوبەیەدان دواتر پاک بوونەوە موسى عليه السلام هارون عليه السلام لەناو تەیها وەفاتیان کرد لە زمانی یوشع هاتنە دەرەوە عەزیزان ئایا ئێمە یا طبیعەتی ئینسانی لە شرک قەراردان بۆ خوا نزیکە یا نزیک نییە ئایا سریع نزیکە بێتەوە یان نا طبیعەتی ئینسان چۆنە لە شەریک قەراردان بۆ خوا جەلە جەلالوه ئێمە زۆر کات نیعەمی زۆر گەورەی خوا جەلە جەلالوه بەسەر سەرمانەوە ئەبینین تاغیەکی زۆر گەورە ئەبینین خوای گەورە ئەی خات لە پێش چاومان وەکو هەمان ئەم داستانەی فیرعەون بە چاوی خۆمان ئەمە ئەبینین ئایا دوایی چەند شکرانە بژێری خوا ئەکەین بابچینە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بزانین چۆن چیمان بۆ باسەکە چۆن ئێمە تەعامل لەگەڵ یەهود و نەساڕاکەین چۆن هاتوون هەموو ژیانی ئێمەیان داگیر کردووە ئەفەرمێ لە فەتحی مەککە 2000 ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم چۆن فەتحی مەککەیان کرد لە دوای فتحی مەککە خوا دەروی لە مسلمانان کردەوە ئەفواجەن خەڵک مسلمانە بوو جێشی مسلمانان بوو بە 12000 کەس 12000 کەس 10000 کەسیان زیاد کرد ئەمانە تازە مسلمان بوون ڕۆیشتن بەرەو جەنگی حونەین هەموو ئەمانە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە زمانی جاهلیە دارێکی زۆر گەورە هەبوو داری سیدر نەبک سیدر تقریبا نکاتە گۆیژی خۆمان بەڵام گۆیژی خۆمان هەر ئەم نوعیەتانەی نییە ئەنواع جۆری هەیە جۆرێک لە سیدر هەیە زۆر گەورەیە چۆن سوورە چناری خۆمان زۆر گەورە ئەبێ ئەویش بەو شێوازە گەورە ئەبێت و پەل ئەکوتێ زۆر گەورە ئەبێ لەناو مشرکینی قوڕەیشە دارێک هەبوو سیدرێک هەبوو پیان ئەو ذات و ئەنواط واتە ئەو شتەی کە شتی پێ هەڵئەواسرێ نەوت یعنی هەڵواسراو ببیرتانە وەختی خۆیان نەوتی شجاعە نەوتە شجاعە یعنی ئەو شتێک کە هەڵئەواسرێ علامەتی هەڵواسراو بۆ ئازایەتی دارێکی زۆر گەورەیان هەبوو مشرکین شتەکان شمشێر و ئەو شتانەی خۆیانیان پێ هەڵەواسی ئەن و بۆی لە جەنگە ئازابین بڕار بێ شمشێرەکەمان پارێزراوە بین چۆن گول لە نەبڕی خۆمان بە هەمان شێواز ئەم هەواڵانە تازە ئیمانیان هێناوە دارێکی زۆر گەورەیان بینی ڕویان کردە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویان اجعل لنا
ذات أنواط كما لهم ذات أنواط أي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم كما لهم ذات أنواط شون أوان داري كان هي بيوتي ذات أنواط داري كشتوبو إما داني أم دار قورة نبجيكي قورة أن بينيبو سيدريكي قورة أما داني بو إما با إما الشمشيركاني بيها الواسين بوي برر بي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم رويتيك نفرمي والله أم كلمة هروكو أو كلمة قوم موسى عليه السلام كوتيان اجعل لنا إلها كما لهم آلهة خوايا بو إما داني شون أوان خواي زوريان هي فرموي فوالله قذ بقذ سنة بسنة دنك شوين أمتكاني بيشو أكون سنني أمتكاني بيشو إيو شويني أكون قمراء بن بي أقاتان ليبي بقرينوا ألم فرمايشتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم دروازي بو إيما أكريتو لو داستانو كخواه بو من باسكاهي سامري داستانك درياك آموشگاری و پند بو ئێمە ئەکرێتەوە ئەویش ئەوەیە کە لە هەموو کاتێکە سەرانی گومڕاکەری خەڵک دروسە بن لەوە ناچێت لە دەرەوەی ئومەتی ئیسلامی دروست لە ناو ئومەتی ئیسلامیە دروسە بن پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ڕوايەتێکە فەرمێ 70 دەجالیان خەڵک گومڕاکەن لەسەر ڕێگەی خراپەکاریە وەستن و هاوارەکەن لە خەڵک بۆیە ماڵن اهدنا الصراط المستقيم هەموو جارە دووبارەیەکەینەوە ڕێگە ڕاستەکە لەبەر لا نەدەین لێی چونکە ڕێگای تر زۆرە لەوە ئەچی ئەو کەسەی ئیدعایەکە مەلا بێ شێخ بێ گەورەیەک بێ ئەبێ کەسی موسڵمان زۆر هوشیار بێ لە عەقیدەیە زۆر توند و سەلیم بێ هەموو شتێکی خۆی بۆ لای خوا بگێڕێتەوە ئێمە طەبیعەتی ئینسانیەت ئەو هەیە حەزی بە عەبدایەتی هەیە و حەزی بە عەبدایەتی ظاهریش هەیە بۆیە جاری وایە شتێکی بچووک لە ڕێت لا ئەدا گومڕات ئەکا هەر یەکێک لە ئێمە ئەبێت لە ژیانی خۆمانە زۆر دوعا بکەین بۆ ئەوەی خوایە شەریک قرار نەدەین پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه خوایە پەنا ئەگرم بە تۆ لە شیرکێک کە بزانم و بیکەم داوای لێ خۆشبوونەکەم لە شیرکێک کە نەزانم و بیکەم کەوابوو ئایا شەریک بۆ خوا قەراردان لە ئێمەوە دوورە بێگومان نەخێر ئێمە چی بکەین بۆ ئەوەی لە شەریک بۆ خوا قەراردان بە دوور بین ئینسانی ئیماندار ئەبێت لە ئیمانەکەیە هەرچی شتێکی هەیە بیگێڕێتەوە بۆ لای خوا جەل جەلالوه هەموو شتێک ڕزق و ڕۆزیت بەدەستی خوایە نەترسی لەوەی وەڵا حکومەت مەعاشە بڕێ نازانم چی دەرگایە دابخرێ سەدان دەرگا ئەکاتەوە ئینشەڵڵا زووتر ببڕیایە جا بزانە خوا چەند دەرگای خێرمان لێ ئەکاتەوە حاڵە کابرایەکە بوو بالمناسبە ئەڵێ چادرێکی هەبوو چادرێکی ڕەشی جوانی عەرەبی ئەڵێ داینا بوو لە ژێریا دائەنیشت کونکون بوو گەرما بوو کاتێ بارانیش ئەباری هەموو بارانەکە هاتە خوارەوە خەڵکی ژیان و کورە چادری هەیە لێی گەڕن ئەڵێ هەموو جارێ ئەی چادرە ڕەشی و لێ کردم لە خەڵکی شێکردم و لە خوا شێکردم لە ڕاستیە هەندێک جار هەندێک دەرگای ڕسق هەیە ئەمەوە ئەزانی ترەوە ئەخیر شتە هەموو ئومێدی پێ ئەبەستین کورەوە جۆرێکە لە شەریک بۆ خوا قەراردان خۆت تەسلیم بەخوا کە لە ڕزقا خۆت تەسلیم بەخوا کە لە هەموو شتێکی کاروباری ژیانتە ئەوە ئیمانی حەقیقی و عەقیدەی ساغە واللهی دەنکی حەب کە تۆ ئەی خۆی ئەگەر پێت وابێ ئەو حەبە شیفاتەیە جۆرێک لە شیرکە بۆ خوا قەرارداوە ئەمە وەسیلەیەکە بەکاری هێنم دەوایەکە بەکاری هێنم شافی هو الله شافی حەقیقی بەس الله هەموو شتێکت ڕەبت کەرەوە بەخواوە علمێک فێر بووی واللهی خوایە جەل جەلالوه تۆ کێی ئەو کەسێ ئەعتیمادی لەسەر عەقڵی دانا چەند کەس هەبوو زانا و دانا هەمووی شێت بوو ئەعتیماد لەسەر ماڵت دانێ ئەفەوتێ کەمەکە ئەعتیماد لەسەر سەڵتەنەت و قووەتت دانێ نامێنێ بۆ تەسەورەکەن ئەم خەڵکەی کە ئێستا بۆتە مەسئولی ئەو خەڵکە و پەلە ئەماری دنیا ئەدا بە مەیلی خۆی وازان تا سەر بۆیان ئەمێنێ واللهی وا ڕیسوان ئەبن عەقڵ تەسەووری نەکە لەوە چی شوێنێکیان دەست نەکەێت یا خۆ حەشار بن بۆی ئینسانی ئیماندار ئەبێ هەموو شتەکانی ڕەبت کاتەوە بەخواوە واللهی شتەکانە ڕەبت کەرەوە بەخواوە ئارام ئەبی خاوەنی عەقیدەیەکی ساف ئەبی لە هەموو ئومەتێکە هەیە ئەوانەی کە لە ڕێ لا ئەدەن ئەوانەی لەگەڵ هاڕوونە خەریکی خواناسی و دینداری و ئەمر بە معروف و نەهی لە مونکەرن بۆیە عەزیزانە ئەم داستانم لە خزمەتانە هەڵبژار زۆر کات ڕۆژانە ئیلا پرسیارم لێ ئەکرێ تەلەفۆنم بۆ ئەکرێ خەڵکێک هەست دەکەم زۆر ترساوە
ترساوە لە ڕزقی تەسەور ئەکا ڕزقی لە دەستی ئینسانەکە نابێ. ئایا ڕزقی ئێمە لە ئاسمانەیە لە زەویە؟ حتمما ڕزقی ئێمە لەسەرەوە دێت. بۆیە ئینسانی ئیماندار ئەوەندەی لەسرە جوهدی خۆی جێبەجێ ئەکە. ئیتر دەرگاکان چۆن خوای گەورە واڵای ئەکا، بە چ شێوازێ ڕزقت ئەدا، بە چ شێوازێ دەرگای خێرت لێ ئەکا، هەمووی ڕەبط کە بەخواوە جەل جەلالوهو. تەسەور نەکەی سەرۆکی حیزبێک، گروپێک، کۆمەڵێ، دەوڵەتێک فریاد ڕەسی تۆ بێ. وەڵڵاهی جاری وای ئینسان لە گوێڕایەڵی ئەمانە تووشی شیرکیشە بێ لە بەرامبەر خوایە جەل جەلالوهو. خەسیرە الدنیا والآخرە. لە دنیا ئەمانە هیچی نادەنێ، لە ئاخرەتیشە سەرگەردانە بێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە بێ عەقیدەیەکی زۆر ساغی دابمەزرێ. ئەو عەقیدە ساغش بەوە ئەبێ هەموو شتێکی ژیانی خۆت ڕەبط کەرەوە بەوە، تەنها پشت بەو ببەسە و عەبدایەتی و عەمەلی ساڵح لە پێناوی ئەوە بکە. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆشەویستی دین و دینداری لە دڵ و دەروونمانە بچەسپێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆتمان پێ بناسێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین عەقیدەیەکی ڕاسخ لە دڵ و دەروونمانە دامەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە هەر گوناهێ کردومانە، هەر هەڵەیە کردومانە عەفومان کە یا ڕەب العالەمین. گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دووا کردومانە عەفو فریای تەوبە ناکەوێن عەفومان کە. یا ڕەبی خوایە داوای لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان ببورە. یا ڕەبی خوایە لە گوناهی براو خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ڕەبی خوایە هەر کەس پیاوەتی و چاکەیەکی لەگەڵمانە هەیە خوایە لە گوناهی ببورە، خوایە لە گوناهی ماوەسا و قوتابیەکانمان ببورە. یا ڕەبی خوایە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت دەرگاکانی ڕزق بەسەرمانە واڵاکە. یا ڕەبی خوایە ڕزقمان مەخەرە دەستی مرۆڤەکان یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین زەلیلی دەستی زاڵمانمان مەکە، ژێر دەستەی دەستی زاڵمانمان مەکە. یا ڕەبی خوایە دەروی خێر لەم میلەتە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە بازاڕەکانمان پڕ کاسابەت و بەرەکەت کە. یا ڕەبی خوایە زەوی و زەرعاتمان پڕ بەرەکەت بکە، مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەت کە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی بەسەرمانە ببارێنە، لە خراپەکاری دوورمان خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان مردوەکانمان چاوەڕێی دوعای ئێمە ئەکەن یا ڕەبی خوایە ئارامی بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە. یا ڕەبی خوایە مردوەکانمان عەفو بکە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە لەسەر جەم مردووی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببورە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین مردووی ئەم ئومەتە خوایە زۆرێکیان گوناهبار تاوانبار هەمووی چاوەڕێی لطف و ڕەحمەتی تۆ ئەکەن، هەمووان زۆر فەقیر و تۆ زۆر دەوڵەمەند یا ئیلاهی عەفویان کە و ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە. یا ڕەبی خوایە هەر کەس نوێژێکی لە مزگەوتا کردو لە گوناهی ببورە، هەر کەس خوایەکیان هاوکارێکی کردو لە مزگەوتا خوایە لە گوناهیان ببورە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایەکیان داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشیەکانمان بدە، قەرزی سەرشانمان سووکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە بەرەکەت بخەرە ڕزقمانەوە، ئەومان کەم ڕزقە خوایە ڕزقی حەڵاڵی زیاد کە، خوایە ڕزقی حەڵاڵمان زیاد کە، خوایە پەنامان بدە لە حەرام، خوایە حەرام لە پێشەومان ناشرین کە، دوورمان خەرەوە لە حەرام و حەرامخۆری یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەم دوعایەمان قبول کە، خوایە داوات لێ ئەکەین قورئان خوێندنەکانمان قبول کە، تەراویحەکانمان قبول کە، ذیکر و ئەورادمان قبول کە، جەماعەتەکانمان قبول کە، دانیشتنمان لە کۆڕی ذیکرەکانە قبول کە. یا ڕەبی خوایە قبولمان کە یا رب العالمین، بمانگێڕە لەو عەبدانەی لەم مانگی ڕەمەزانە لە ئاگر ڕزگاریان ئەکەی، خوایە لە ئاگر ڕزگارمان کە، خوایە لە ئاگر ڕزگارمان کە، خوایە ئاوا لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە بەهشتا کۆمان کەرەوە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منی شوێ ئەوەش ببورێ، خوا لێمان قبول کە.